بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە درێژەی قسەکردن لەسەر داعش و کۆمەڵێک پرسکە لە دوای ڕووداوەکانی هاتنی داعش بۆ ناوچەکە ینی گەرمتر لە جاران قسەی لێ دەکرێتەوە هاتوونەتە ئاراوە ئێمە درێژە دەین بە قسەکردن لەگەڵ بەڕێز و خۆشەویست کاک ئەبوبەکر کاروانی نووسەر و ڕووناکبیر هەڵبەت قسەکانمان لەسەر داعش و لەسەر ئەو کۆمەڵ پرسە ئێمە کا قسەی لەسەر دەکەین وەکو لە ئەڵقەیەکی مشدا گوتمان لە چوارچێوەی کتێبێکی بەڕێزیاندا دەبێت لە ژێر ناونیشانی داعش لە نێوان توندڕەوی ئاینی و شکستی دەوڵەتدا جارێشتر سوپاست دەکەم کاگە ئەبوبەکر بەڕێزت لە فەسڵی سێمی کتێبەکەت و ڕێک لە لاپەڕە 92 و 93دا قسە لەسەرەوە دەکەی کە داعش تا ڕادەیەشی زۆر وە بە پلەی یەکەم بەرهەمی دۆخی ناهەموار و خوێناوی عێراق و سووریا و شکستی دەوڵەت لەو دوو وڵاتەوە ململانێ مەزهەبیەکە و بوونی جۆرەها شێوازی زەلیلکەرانە و بە سوک مامەڵەکردن و تۆڵەسەندنە و هەستی بە پەراوێزکردن بێت. من دەمەوێت بەڕاستی مفرەدەیەشیان دەرێنم زۆرتر لەم ئەڵقەیەدا لەسەر ئەمە قسە بکەین. ئەمیش مفرەدەی دەوڵەت و ئەوەی کە بەڕێزت بە شکستی دەوڵەت ناوت بردووە. حەز دەکەم سەرەتا قسە بکەین لەسەر چەمکی دەوڵەت وەکو چەمکێکی سیاسی و کۆمەڵایەتی. بەڕێزت لەبارەی دەوڵەت بە تایبەتی لە دنیای مۆدرنەدا چی دەڵێ؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزت، سوپاس بۆ کەناڵی پێیان، خۆشەویستم بۆ هەموو بینەرەکانمان. دیارە دەوڵەت چەمکێکی دنیای هاوچەرخە بە تایبەتی دەوڵەتی مۆدێری ئەوەی پێڵێن دەوڵەتی مۆدێلی دەوڵەت نەتەوە تەمەنی بۆ 300-400 ساڵە گەڕێتەوە وردە لە سەدەی 16 هەمەوە لە ئەوروپا سەری هەڵدا و دوایی بۆ بە دیاردەیەکی جیهانی و گشتگیر بۆ بە هەموو جیهانە و ئێستا هەمومان لە چوارچێوەی ئەو مۆدێلە لە دەوڵەت هاژین. من نامەوێت بچمە ناو پێناسی ئەکادیمیەکانی دەوڵەت تەنها لە گۆشەنیگایەکە و دەوڵەتە خوێنمەوە کە پەیوەندی بە بابەتەکەی ئێمەوە هەیە کە ئەویش مەسەلەی داعش و ترۆر و یعنی هەڵوەشانەوەی ناوەی دەوڵەت و دروست نەبوونی دەوڵەت لە ناوچەی ئێمە کێشەی گەورەمان دەوڵەت نییە بەڵکو گیرۆ دەبووین بەهۆی نەبوونی دەوڵەتەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێ لەو شوێنانی کە دەوڵەتی تا دروست نەبووە عێراقا، سووریەیە، لیبیایە. مەبەست لە چییە کە دەوڵەت دروست نەبوو؟ لە کاتێکدا ئێمە لە ناوچەکەدا کۆمەڵی قەوارەمان هەیە بە ناوی دەوڵەت. من ڕێگەمەوێ قەوارەی سیاسی جیاکەینەوە لە دەوڵەت چوارچێوەیەکە بەو مانایی کە من تێگەشتم بەمانە فەلسەفی و ئەخلاقی و مەدەنیەکەی بەمانە قانونی هاوسەرخەکەی چوارچێوەیەکە کە لەسەر لە چوارچێوەی ئەوە چەمکی نیشتیمان خەمڵیوە، چەمکی نیشتیمان مانای پێیاکە. زۆر چاکم با لەو سەرەتاوە قسە کەمە لە تیۆری دەوڵەت بکەین دواتر دێنە سەر هەلا قسە لە تیۆری دەوڵەتەکەین. هەل مەبەستمەوەیە دەوڵەت کۆمەلگایەکە کە ڕێکخراوە لە ڕووی سیاسیەوە و ئەم کۆمەلگایە ژانی سیاسی تایە واتە دیاردەی سیاسی تایە بەمانایەکی تر دیاردەی هێزی تایە یا دەردەی گوێڕایەڵی سیاسی تایە. کۆمەڵێک دەسەڵاتدارن لەو شوێنەیە و کۆمەڵێک فرمان بەسەرکراون و دەسەڵات بەسەرا پێدەکراون. دەوڵەت ئەمە لە چوارچێوەی فەلسەفیە لە چوارچێوەی قانون نێودەوڵەتی گشتیە مانایەکی تری هەیە بەو کۆمەڵ خەڵکاڵێن کە لەسەر زەویەکی دیاریکراوە کە سەروەری بەسەرا پیاداکرێ لە ژێر سایی دەسەڵاتێکی سیاسی دیاریکراوە و لە چوارچێوەی سنوورێکی دیاریکراوی نێودەوڵەتیە قوارەیەکیان پێکەنەوە. ئەمە دەوڵەتە، ئەمە لە چوارچێوەی قانون نێودەوڵەتی. ئەگەر تۆزی لێم گەڕی فکرەکە ڕوونکەمەوە فکرەی دەوڵەت ئەم دەوڵەتە چوارچێوەیەکە بێگومانێمە زیاد لە مۆدێلێکی دەوڵەتمان هەیە. بەداخەوە دەوڵەت جۆرە لە چەسپاویە، دەوڵەت و حکوومەت دەبێت لێک جابن، دەوڵەت و سیستمی سیاسی بێت لێک جابن. کاتێ سیستمە سیاسیەکانە گۆڕێن و دەوڵەتەکان و حکوومەتەکانە گۆڕێن نابێت دەوڵەتەکان گۆڕێن. دەوڵەت بەمانە هاوچەرخەکەی بە تایبەتی بەمانە دیموکراسیە هاوچەرخەکەی ئەبێ شوێنێ بێ بۆ ئینتیماکردنی هەمومان بەمانایەکتر ئەبێ چوارچێوەیەک بێ بۆ خەمڵاندنی چەمکی نیشتیمان و چەمکی هاوڵاتیەتی یەکسان و ئازاد. بەو مانایی چوارچێوەی دەوڵەت نیشتیمانە بێ هەمومان لە ڕێی ژیانمان لەسەر ئەو نیشتیمانە و لە ژیانمان لە سایی سیستمێکی سیاسی یەکگرتووە و لە چوارچێوەی قوارەیەکی پێناسەکراوە بەمانای دەوڵەت ئەبێ خاوەنی ماف و ئازادی وەک یەک بین، ئەبێ ماف و کەرامەت و ژیان و هەموو شتێکمان پارێزراو بێ بەمانایەک لە مانەکان نابێت دەوڵەت هی ئاینێکی دیاریکراو بێ، هی نەتەوەیەکی دیاریکراو بێ، هی مەزەبێکی دیاریکراو بێ، هی ئایدۆلۆژیایەکی دیاریکراو بێ. ئەبێت دەوڵەتی هەموو پێکاتەکان، هەموو هاوڵاتیەکان، هەموو دینەکان، هەموو مەزەبەکان بێ ئەمنیان ئاساییشیان مافی هاوڵاتیەکان بەگشتی پارێزن. منێ بەسمەوە لێرەوە دەوڵەت بەیەکە لە تیۆرە هەدە گرنگەکانی تەفسیرکردنی دەوڵەت کە تیۆری پەیمانی کۆمەڵایەتیە کە لای جان جاک ڕۆسۆ و یعنی لۆک و جان جاک ڕۆسۆ و هۆبز و ئەمانە هاتووە.
بێگومان ڕیشەیەکی لە ناو ڕیشەیەکی قوڵی لە ناو فکری ئیسلامیش هەیە بەڵام بەداخەوە ئێمە گەشەمان پێنەدا هەتا هەندێک بۆچوون هەیە کە لۆکو ئەوانە متەئەسیر بوون بە هەندێک بۆچوون لە دنیای ئیسلامە ئەم بۆچوونانە کامانن کە تێدا ئەو بیرمەندیانی خۆراواییانە تێدا کەوتون ئێمە لە توراسی سیاسی ئیسلامی شتێکمانەیە بە ناوی بیرۆکەی عەقد پەیوەندی نێوان حاکم و مەحکوم دەسەڵاتدار و کۆمەڵگا و هاوڵاتیان بە عەقد شوێنراوە وەک هەر عەقدێکی تر هەر کەسێ بیەوێ خوێندنەوەی زیاتر لەو بەگارەوە بکە ئەتوانم بگەڕێتەوە بۆ نامەکەی نامەی دکتۆراکەی دکتۆر عەبدوڕەزاق سەنووری کە ساڵی 1927 لەسەر خلافەت نووسویەتی وەک کۆمنوێڵسی ئیسلامی کە دیدێکی تازەیە بۆ مانای خلافەت و یەکێتی دنیای ئیسلام کە لە ساڵی 1927 و کوتمە لە زاکۆی سوربن نووسراوە بە فەڕەنسی نووسراوە ئێستا بە عەرەبی شێ و جۆرەها سەرچاوی لەوەیە گەڕنەوە یەکێ لە چوارچێوەکانی دەوڵەت کەواتە جگەلەوەی ئەبێ هاوڵاتی بەرهەمبێنێ و ماف و ئازادی یەکسانیان ئەبێ ئەبێ ترسیش لە خەڵک دوور خاتەوە ئەبێ پارێزەری ئەمن و ئاسایشی هاوڵاتیان بێ بەس بەداخەوە لە کۆمەلگایەکە کە دەوڵەت لەگەڵ نظامی سیاسیە تێکەڵە بێ دەوڵەت ئەبێ بە ئەدات بەدەست ئایدۆلۆژیایەکەوە بەدەست مەزەبێکەوە بەدەست گروپێکی سیاسی دیاریکراوە بەدەست بنەماڵەیەکەوە دەوڵەت لە دەوڵەت بوونەکەوێ ئەبێتە سەرچاوی ترس و هەڕەشە بۆ سەر ژیار و ئینسان دواتر قسە لەسەر ئەوە دەکەین هەر لە چوارچێوی تیۆردا بمێنینەوە جارێ لە ڕووی تیۆرەوە ینی وەزیفەی دەوڵەت چییە و چێژ وەزیفەی دەوڵەت دیاری دەکات بێگومان وەزیفەی دەوڵەت کۆمەڵی وەزیفەی هەیە پێش هەر شتێ دەوڵەت ئەبێ ئەمن و ئاسایش بۆ هاوڵاتەکانی خۆی دیاریکە ئەبێ بتوانێت یاسا بەسەر هەموو ئەو خاکەیە بچەسپێنێ وەک یەک کە لەژێر کۆنتترۆلی ئەوەیە کەواتە وەزیفەی دابینکردنی ئەمن و ئاسایش و سەقامگیری یەکێ لە وەزیفە سەرەکیەکانێتی و ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی لە ڕێی دادگاکانەوە و لە ڕێ پۆلیس و ئاسایشی ناوخۆیەوە پاراستنی سنوورەکان لە دەستدرێژەکانی دەرەوە کە هەمووی ئەکەوێتە بەشە لە ئاسایشەوە جگە لەوە یەکێ لە ئەرکە گەورەکانی دەرەوە پیادەکردنی عەدالەتە لە دوو ئاستا یەکەمیان عەدالەتی سیاسی بەوەی خەڵک مافی بەشداریان نەبێ و ئێمە لەسەر دەستوور ڕێکەوت بین و دەسەڵات قۆرغ نەکرابێ لەلایەن دەسەڵاتێکی ناشەرعیەوە بەڵکو لەلایەن خەڵکەوە هەڵبژێرابێ و لە پێناو خەڵکە پیادەی دەسەڵات بکرێ بەسەر هاوڵاتیانە دووەم عەدالەتی قانونی کە لە ڕێی پیادەکردنی قانونێکی عادیلانەوە و دادگایەکی بێلایەن و کاراوە هاوڵاتیان بتوانن کێشەکانی خۆیان لە بەردەم ئەو دادگایە یەکلایی بکەنەوە جگەلەوە ئەرکی دەوڵەت دەوەیە لانی کەمی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دابینکە ئەمن و ئاسایشیان بۆ دابینکە ئەمن و ئاسایشی ژانی تایبەتی خۆیان وەجگەلەوە لە ئێستا دەوڵەتە بێ نەخشەشی هەبێ بۆ پەرەپێدانی ئەو وڵاتە بۆی کە توانەکانی ئەو وڵاتە لە ڕاستیە بەکاربێنێ بۆی ئەو وڵاتە لە ڕووی شارستانی لە ڕووی مادیەوە جا ئابووری بێ سیاسی بێ کۆمەڵاتی بێ پێشکەوتن بەدی بێنە و بۆی ژیانی ئایندی ڕۆڵەکانی مسۆگەرتر بێ تیۆری جۆراجۆر هەیە لە بواری دیاریکردنی وەزیفەی دەوڵەتە مارکسیستێ جۆرە جیاواز بیرەکاتەوە سەرمایه‌دارێک جۆرێک مەسەر مەشرەبی ئیسلامیەک جۆرێک بەڵام خاڵی هاوبەشی شەن لە نێوان دەوڵەتە کابێ ئەرکەکانی ڕاپەڕێنێ لە هەموو تیۆرەکانە هاوبەش حەز ناکەین لەوەی کە شێوازی جیا هەیە لە ئەوەی کە چی وەزیفەی دەوڵەت دروست دەکات ئەمە بۆتە گرفت یعنی بە تایبەتی لە دنیای ئێمەدا ینی ئەمە یەکێ لە سەرچاوەکانی کێشەکان ئەمەیە کە دەوڵەت لێرە ئەدزرێ دەوڵەت قوتەدرێ دەوڵەت بێناوەڕەوە کرێ دەوڵەت لە چوارچێوەیەکی ئەخلاقی بۆ بەیەکەوە ژیانی ئاشتی خوازانەی و ئینسانانەی و مسلمانانەی پێکاتەکانی وڵاتەکەمان ئەبێ بە چوارچێوەیەک بۆ زیندانێکی گەورە بۆ سزادان بۆ ئازاردان بۆ جنوساید بۆ سەرکورد بۆ تاڵانی بۆ گەندەڵی دەوڵەت لێرەوە مانەکانی پیادە چێ ئەم مانایە ئەدا بە دەوڵەت چێ ئەم چوارچێوە وەزیفەی پێدا بێگومان نخبەی سیاسی فەرمانڕەوە نخبەی سیاسی ئەوانەی جڵاوی دەسەڵاتیان بەدەستە بەڵام بە هاوپەیمانی لەگەڵ بەشە لە نخبەی ئابووری بەشە لە نخبەی دینی بەشە لە نخبەی فکری ئەمانە بەسەرێکەوە بەگشتی نخبە دەستڕۆشتوەکانی وڵات یعنی مانادن بە چوارچێوەی دەوڵەت دیارە تەوژمە سیاسە جۆرا جۆرەکانیش ئەو فکرەی بە تایبەتی زاڵە ئەو بنەماڵەی زاڵە ئەو هێزەی زاڵە ئەو خەڵکانەی زاڵن لە ڕووی سیاسیەوە و هەیمەنە و هەژمونیان هەیە بە سەرکایی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە چوارچەوەی دەوڵەتەکە ئەوان بە پلەی یەکەم وەزیفەی دەوڵەت دیاریەکەن بەدەر لەو تۆرانەی دەربارەی وەزیفەی دەوڵەت لە ئارایە زۆر چاکە کاک ئەوە بکرد ئەوەی کە لە دنیای ئێمەدا بە تایبەتی لە دوای هاتنی ئیستیعمار و لە دوای ڕوونتر بڵم ڕوخانی ئەوەی کە پێ دەوترێ خلافەتی ئیسلامی یا دەوڵەتی عوسمانی هەڵبەت دیارەکە بەشی زۆری ئەو دەوڵەتە تازانی کە لە دنیای ئێمەدا دروست دەبن دەوڵەتانێکن لە سایه ئیستیعمار یا ئیستیعمار خۆی درستی دەکاوە بەشێکی زۆری ئەو دەوڵەتانش ماوەیەکی زۆر لە چوارچێوە و سایه ئینتیدابی ئەوان دەیانی گەشە بەشیانی سیاسی و کۆمەڵایەتی خۆیان دەدەن ئەوەی کە دەوڵەت بە شێوەشی سروشتی دروست ناوێت لە ناو ئێمەدا لە ناو دنیای ئێمەدا دەوڵەتی مۆدێرن مەبەستمە هەڵبەت چ کاریگەریشی دروست کردووە لە دواتری ئەوەی کە دێتە پێش
لەناو دەوڵەت و لەناو دنیای دەوڵەتداری ئێمەدا. بەڵێ بەداخەوە ئێمە دەوڵەتی پاش کۆلۆنیالیزم یعنی داگیرکردنی وڵاتانی ناوچەکەی ئێمە لەلایەن کۆلۆنیالیزمەوە واتە ئیستعمارەوە داگیرکەری خۆرئاواییەوە ڕەوتی گەشەکردنی ئەم کۆمەلگانەی تا ڕادەیەکی زۆر تێکدا بەداخەوە ئەو دەسەڵاتانەی کە دوانی شاردنیان بەمانایەکی تر کۆمەلگای ئەگەر بێت و ئەو هەناسە حتا ئیسلامیەکان بۆ نمونە ئەو عقلە گەورانی وەکو ڕەفاع ڕافع تەحتاوی وەکو جەمالەدین وەکو محەممەد عەبدە و وەکو نائیبی وەکو چێوچۆ ئەمانە هاتن عقلی زۆر گەورە بوون هەناسەی زۆر کراوە و گەوریان پێ بوو بە جۆرە من ئێستا گەڕێمەوە ئێستا لە نووسینێکی ماجستێری خۆما گەڕێمەوە بۆ ئەو فکرە کراوەی عقلی ئەوان لەگەڵ زۆربەی ئیسلامیەکان ئێستا بەراورد ناکرێت ئەوەندە لە پێشەوە بوون و ئەوەندە گەشتبین بوون و ئەوەندە کراوە بوون لێ کاتە شانازی بە ناسنامەی ئیسلامەتی خۆیانەوە بکەن و ئامادە من هەموو دەستکەوتەکانی شارستانەتی نوێ هەزمکەن بەبێ ئەوەی لاسایکردنەوەش بێ بەڵکو هەزمیکەن و خۆیان شارستانەتێکی نوێ دروستکەن کاتە دەوڵەتی پاش کۆلۆنیالیزم دروستە بێ و گەشەکردنێکی سروشتی ڕووداوەکان و هەناوی کۆمەلگا موسڵمان نشینەکانی ناوچەکان نابێ و دەوڵەتەکان لەسەر بناغی بەرژەوەندیە جیاوازەکانی ئیستعمار دروستە بێ لەم ناوچەیە لە دروستبوونی دەوڵەتەکانە هیچ ڕاستێکی جوگرافی و سیاسی و یعنی مەذهبی و ئاینی و حەقیقی و پێداویستەکانی گەشە دەوڵەت لە بەرچاو ناگیرێ بەڵکو لەسەر بناغی بەرژەوەندەکانی ئەوان دەوڵەتەکان دروستە بێن دەوڵەتی کێشەدارە بن ئەسڵەن تیۆر هەیە باز لە دەوڵەتی پاش کۆلۆنیالیزمەکە دەوڵەتی پاش ئیستعمار ئەو گیرروگرفتانەی بەدەستیەوە ناڵاندوێتی یەکێ لەو گیرروگرفتانە دروست نەبوونی نەتەوە یعنی دەوڵەت نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نییە عەرەب ئومەت نییە عەرەب ڕاستە ئومەتە بە جۆرەی قوتابخانەی ئەڵمانیەکان بەڵام عەرەب نەیتوانی دەوڵەتێکی یەکگرتووە دروستکە عێراق دەوڵەتێکی قەومیە بەناو بەڵام دەوڵەتێکی قوتری عەرەبی بوو دوو دەوڵەتی قەومی عەرەبی لە پاڵێکە سووریا و عێراق بۆ ساڵەهای ساڵ ململانە و شەڕیان بووە لەسەر نەفوس کە یەک حیزب حکمیشی کردوون کەواتە دروست نەبوونی نەتەوە دروست نەبوونی گەلی سیاسی دروست نەبوونی گەلی سیاسی ئەگەر بگەڕێنەوە بۆ قسەکانی مەلیک غازی لە مێژووی عێراقا چەند سکاڵای کردووە ئەڵێ ئەوەی لە عێراقا هەیە کۆمەڵێ یەکە و خەڵکی پەرتەوازێ بێ ناسنامەی جیاوازی لەگەڵ یەکە هەڵ نەکردووە هەرگیز ناتوانانی بەمانە بڵێ گەن لە کاتێکە دۆخەکە لەو باشتر بووە ئێستا هەر ناتوانانی بڵێ شتێکەیە بە ناوی گەلی عێراقەوە هەر یەکە ماڵی خۆی جایە و ناسنامەی خۆی جای و شناسی خۆی جای ئەو بە نەفرەتەکە ئەو کوژە لەسەر ناسنامە و لەسەر دووری ئەمانە کەواتە دروست نەبوونی چەمکی نەتەوە دروست نەبوونی چەمکی گەل لە ڕوویەکی ترەوە ئەمە چی خوڵقان دیموکراسیش گەشەینەکە لە ناوم کۆمەلگایانە بۆ چکم سیستمەکان کە تۆ گەلن نەبوو کە تۆ نەتەوە نەبوو دەوڵە بە سروشتی دروست نەبوو بوو نخبەیەکت هەبوو کەوتبووە ژێر تەسیری چەپەوە ناسیۆنالیزمێکی دواکەوتوی کۆنەپەرستەوە ناسیۆنالیزمێکی نادیموکراتەوە کەواتە دیموکراسیش گەشە ناکە دیموکراسی لەم کۆمە بەدیلی دیموکراسی چێ لە چوارچەوەی دەوڵەتی هاوچەرخە خۆیمە لە سەردەمی ئەمە عەباسیان ناژین و عوسمانیان ناژین دیکتاتۆریەتە ئیستبدادە قۆڕەکردنی دەسەڵاتە سەرکوتی خەڵکە کە ئەمەمان هەبوو چی ئەزمەی چیترمان بۆ دروستە بێ ئەزمەی ڕەوایەتی دەسەڵاتمان بۆ دروستە بێ شەرعیەتی دەسەڵات شەرعیەت لەگەلەوە وەرناگرێ یا بە تەزویر لەگەریەوە وەرەگرێ یا ئیرادەی خۆی بەسەرا سەپاندووە لە ڕێهێزەوە شەرعیەتی بنەماڵە بێ شەرعیەتی سوپا بێ شەرعیەتی شۆڕجێڕی بێ هەر شەرعیەتێکی بێ کەواتە بزانە لێرە چەند کێشەی هەیە ئەم دەوڵەتە و چەند کێشەکانی کەڵەکا بن هەتا ئاگاتە شوێنێک کە لە ژێریا ئەتەپێ ئەڕوخێ تەناقوزاتەکان ناکۆکەکان ئەتەقنەوە بۆ جۆرەی لە عێراق و سووریا و یەمەن و لیبیا و زیاد لە شوێنێک بینی زۆر کاگە ئەو بەکرد بۆ چوونی بەڕێزت لەگەڵ هاتنی ئیستیعمار بۆ ناوچەکە دەوڵات خواستێکی دەستە جەمعی ناو کۆمەڵانی خەڵکی ئەم ناوچەیە بووە نەخر دەوڵەت تێ بەسەرت داش ئەم چوارچەوە دەوڵەتانە بەسەریان سەپاوت بۆ نمونەی عێراق و سووریا بێنینەوە کاتە شەرەح حوسێن بەشداری شەڕی بریتانیەکانی کرد خۆرئاواییەکانی کرد دژ بە دەوڵەتی عوسمانی لە گەنج جگەی جیهانی یەکەمە عێراق وەک غەنیمەت دراوە بێکە لە کوڕەکانی ئەو سووریا وەک غەنیمەت دراوە بێکە لە کوڕەکانی ئەو دوای ئەوەی خیانەتیان لێکرد دەستیان بڕی هەڵیان خڵەتان بەکاریان هێنا وەک ئامراز لە جەنگی جیهانی یەکەمە کە بڕیاریاندا بوو بەڵێنیان پێدا بوو دەوڵەتێکی یەکگرتوو لە بەشی ڕۆژهەڵاتی دنیا عەرەبا بۆ دروستکەن بەڵام هیچ بۆ دروست نەکرد بۆ نمونە کوردستانی باشووری ئێمە کاو کاتە وڵاتی مووسڵی پێوتراوە چۆن لکا بە عێراقەوە ئایا بۆ خواستی ئێمە لکا بە عێراقەوە نەخێر کاتی دووشت لەکانینی بە عێراقەوە کە بەشێکی گرنگ بوون لە دروستبوونی عێراقی نوێیە دۆزینەوەی نەوت لە ساڵی 1900 یعنی سەرەتاکانی دۆزینەوە لە بیستەکانە لە مووسڵە کە ئینگلیزەکان هەستیان کرد یعنی نەوتێکی زۆر گەورە دۆزراوەتەوە
ئیشیان کرد بۆ ئەوەی کە بیلیکێنن بە دەوڵەتی عێراقەوە کە لە ژێر دەسەڵاتی خۆیان هەبوو. دووەمیان هاوسەنگی دیموگرافی لە عێراق لە نێوان شیع و سوننەیە، حەزیانە کرد شیعەکان زاڵ نەبن بەسەر سوننیەکانە، ئێمەیان کرد بە پاڵ سوننەکانە بۆی جۆرە لە هاوسەنگی ناسنامی مەزەبیش لە عێراق بێتەکە ئەمەیە عێراق دروستەکە. ئەگەنە عێراق پێکاتەیەکە هەرگیز دەوڵەت نییە. من مقالێکم نووسی کاتی خۆی وتارێک بۆ ڕۆژنامەی شەرق الأوسط عراق أرض لم جوهر محنة العراق جوهري محنة العراق جيها زاوية نبو بنشتمان قواريك نبو بدولات بلكو بو بدوزخ بو بزندان بو بشوينك هر روجيك كي تياجينا وسايدكري روجا كردي تياجينا وسايدكري روجا شيعو اساش سنة كانوا خوازن يعني دواي اول شيتر المسيح كانوا يزيد كانوا اوانا يعني نخير دولت بو خلق دروز نكرا وهندي دەوڵەت دروست کراوە بۆ خەڵکانی تر و ئێمە بەناچاری لەو چوارچێوەیە ژیان. زۆر چاکە. تا ئێرە ئێمە چیمان هەبوو با بگەڕێنەوە سەر ئەوەی کە بەڕێزت کەمێک بەر لە ئێستا قسەت لەوە کرد کە ئێمە چوزانم دەوڵەتمان نییە نەتەوەمان نییە گەلمان نییە هەمووی خستە ژێر پرسیارەوەی تا ئێرە ئێمە چیمان هەبوو کاک ئەبوبەکر؟ ئێمە یعنی لە دۆخێکی شێوەین کۆمەلگامان هەیە پێمان وایە کۆمەلگایە بەس هێندەی کە مەرجی ئۆردوگایتیایە مەرجی کۆمەلگایتیان نییە. ئێمە تا ئێستا ناسنامەیەکی یەکگرتومان نازانم ئێمە باسی شێ بکەین هەتا ئەگەر باسی کوردستانیش کەم ڕاستە باسی عێراقیش کەم ڕاستە. ئێستا ئێمە وەکو کورد کوا ناسنامەیەکی هاوبەش بەرگری مالێ بکە کوا ئەو کوردبوونی هەموو ماکۆ کاتەوە لە چوارچەی استراتیژێتێکی نەتەواتیە کوا ئەو کوردستانی ئیرادەیەکی یەکێتی بەیەکەوە ژیان و هەڵچەرە نووسی بۆ هێزە کوردەکان دروستکە لەم کۆمەلگایەیە. واقعی کوردستان خۆمانە بینین کە لە ڕاستیە کوردایەتی چەند هەژارە هم لە مؤسساتی هم لە فکریە هم لە چوارچێوەیە هم لە نەهاناسەیە هم لە ئەخلاقی چەند هەژارە کە ناتوانێت ئێمە لە چوارچێوەیەکی هاوبەشە کۆکاتەوە. بۆیە لە ڕاستی ئێمە چیمان هەیە ئێمە ئەو ئازارانەمانەیە کە ئەمانە ئێستا دەرکەوت ئێمە ئەوەی دڵمان پێخۆش بوو پێمان وابوو گەشەی شارستانیە دەوڵەتە کۆمەلگایە ناسنامەی یەکگرتووە یەکێتێکی ڕاستەقینەیە کاتێ فشاری خەیتە سەر کاتێ ئەچێتە بەردەم ئیمتیحانە قورسەکانەوە دەرەکەوێ ئەوە تەنها وەهمێکە سەرابێکە هیچ نییە ئێمە لە واقعێکا ژین کە هیچ شتێک گرنتیتیانە و لەسەر بناغەیەکی نیمچە بۆش دروست کراوە ماناکان زۆربەی شێواوە لەبەرەوە ئێمە لە دۆخی پاشاگەردانیە دۆخی پاشاگەردانیە یەکەم هەنگاوی سڵاح وەکو کۆنفوشیۆزەڵێ دووبارە پێناسەکردنەوەی سەرچەمکایە و کەسێتی و بکەرەکان زۆر کاگە بکرد لە دوای ڕێنساز لە دوای شۆڕشی فەڕەنسا ئێمە دەبینین کۆمەڵێ دەوڵەت بۆ مانایی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین بە مانای مۆدێرنە بەخێرایی لە وڵاتانی ئەوروپیانی هاتنە پێش بۆ ئەمە لە دنیای ئیسلامیدا نەبینراوە نایبینینیانی لەبەرەوەی گەشەک لەوێ دەوڵات ئەلمانیا دیموکراسیات زۆر شتێتر ئەڵلقەیەکی سروشتی گەشەکردنی کۆمەلگا ئەوروپیەکان خۆیان بوون خۆیان خەباتیانەکەن لە هەستکردن بە پێویستیانەوە لە ناخی خۆیانەوە خەڵک خەباتێکرد بۆ جۆرەشتا لە کاتێکە ئێمە وەکووتمان کۆلۆنیانزم بەشێک لە واقعانوەکەی بۆ دروست کردوین و ئێمە لەو ئاستەیانە بووین و ئێمە دووچاری چەقبەستووی دواکەوتوی حەزاری و شارستانی بووین لەو ساڵانی ڕابردووە دنیای ئیسلام لە خۆڕایی نەڕوخا پێشەوەی غەرب بیڕوخێنی لە ناوە ڕوخا بوو پێداویستەکانی مقاومەی بەرگریتیانەما بوو ئەمە زیاد لە مفەکر و مێژونووسێکی ئیسلامی دارمەم ڕاستیانە ئیگنا دەرەوەکان ناتوانن بڕوخێنێ ئیستعمار ئەگەر ئامادەگی ئیستعماری ئێمە نەبێ بۆ قبولکردن ملکەشی بۆ ئیستعمار ناتوانێ ئێمە داگیرکە ئێمە سەردەمێ بەهێزبووی نەچوین ئەومان فەتح کرد ئەوان بەهێزبوون سەردەمێک ئێمە هاتن فەحسمانە کرد ئێمە لاواز بووین لە ڕاستی لەو مەسەلە ئەمە جگە لەوەی لە ڕووی فکریەوە ئێمە یەکلای نەبوونەوە خەڵکە خەونیە بینیەوە بەشە لە خەڵک بە خلافەت جێڕانەوەی خلافەت و سەڵتەنەتی ئیسلامی و یەکێکتر ڕۆسەقەتەکەی خۆر ئاوای وەرگرت بوو کە چەپێکی بێتام و ناسیۆنالیزمێکی تونڕە و یعنی پشتبەستن بە سوپا و یعنی ئیشکردن لە بوارە ئەمنیەکانە و نەبوونی بەرنامەیەک تێگەیشتنێک بۆ دروستکردنی دەوڵەتنەتەوە و بناغەیەکی ڕاستەقینە و بەشداریکردنی خەڵک لە دەسەڵات و لە سیاسیە ئەلمانێکی کۆنەپەرستی دیکتاتۆر و ئیسلامیەتێک لە ڕابردواژە و هێشتا مەشروعی دەوڵەتی نوێ قبول نەکرد بوو لە نێوان نەبوونی دیدێکی هاوبەشە و ململانەی ئەم دیدە جیاوازانە و بوونی ئیستعمارێک لەو شێ و لاوازی دنیاکە سەرنجام لە هەندێک شوێنە لە شوێنێکی وەکو تورکیا تا ڕادەیە دەوڵەت دروست بوو لە ئێرانە لە دوای ئەو بەقەدەر تورکیانێ تا ڕادەیە دەوڵەتەیە بەڵام لە زۆربەی دنیا عەرەبا شتێک نییە بە ناوی دەوڵەتەوە لە ڕاستیە ئەوەی بەناو دەوڵەتن و قەوارن بە مانای کەلیمە بەڵام دەوڵەتنی ئەو دەوڵەتەی کە لە فەلسەفەی مەسەل نوێ فەلسەفەی مۆدێرنی سیاسیمیان باس کراوە و لە هەندێک شوێنی دنیای تریشا دەوڵەت دروست بوو مەسەل یابانەکان دەوڵەتیان دروست کرد کۆریەکان هەتا لە دنیای ئیسلامە ئەندەنوزیەکان دەوڵەتیان دروست کرد تا ڕادەیە مەسەل مالیزیەکان دەوڵەتیان دروست کرد و پێشکەوتن بەڵام بەداخەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوە ڕاستە دۆخەکە زۆر ئاڵاز زۆر چاکە کاگە ئەبوبەکر ئێمە لە دنیای ئیسلامدا یا لە پانتایشی گەورەی ناومێژی خۆماندا دەبینین خێڵتوانیوێتی دەوڵەت دروستکە هۆستوانیوێتی دەوڵەت بەڕێوە بەرێ بەڵام ئێمە لە دوای مۆدرنە دەبینین حزب دێتە پێشەوە دێتە ناو دنیاوی
ئیسلامەوە ناتوانێت ئەو ڕۆڵە بژێڕێکە خێڵی ژێڕاوێتی بە تایبەتی ئێمە ئەگەر بن قسە بکەین لەسەر دەوڵەتی ئەندەلوسی معلومەکە هۆزێ خێڵێک بەڕێوی بردووە تا ئێرە مێژوێشی گەشی بۆ ئێمە بەجێ هێشتۆ بەڵام بۆ حزب لە دنیای ئیسلامدا کە پێدراوێژی مۆدێرنە و تازەی ناتوانێت ئەو ڕۆڵە بژێڕیانی ینی بە شێوەیەکیشی ناڵین هەر حیزبێک و هیچی نەکردو بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی حیزب لە دنیای ئێمەیە وەکو وتمان وەکو ئامێرێک گوازرایەوە وەکو ئامێرێک و وەکو چارەسەرێکی ئامێری گوازرایەوە و ژینگەیەکی سروشتی نەبوو لە خۆی بگرێ ئەمە جگەلەوەی ئەو ئادۆلۆژیایی کە حیزب بوو بە هەڵگری من بە بڕای من لە دنیای ئیسلام زۆر بەدەک من حیزبمانەیە حیزبمان نییە حزب لە دۆخی سروشتی خۆیان لە دوای دروستبوونی دەوڵەتەوە دروستە بێت بەس بەشێکی باش لە حیزبەکانی ئێمە لە قۆناغی دوای دروستبوونی دەوڵەتەوە دروستە بن کە دروست دەبن کە تۆ دیموکراسی نەبوو لەو شوێنانەی کە دیموکراسی تا هەبووە مەسەلەی ئێمە هەندێ ئەزمموی نیمچە لیبرالیمان هەبوو لە پێش پەنجاکانە لە هەندێک وڵاتی وەکو عێراق و لیبیا و میسر و ئەو شوێنانە تا ڕەدێ یعنی پراوێزێک لە دیموکراسی هەبووە بەڵام هەڵپەیمانێتی لەگەڵ خێڵ و لەگەڵ عنسورە دواکەوتوەکانی کۆمەلگا لە هەندێشە و تێکەڵبوونی بە گەندەڵی هەندێک جار وای کردووە کاوینم بەڵام لە زۆربەی هەرە زۆریە تاوانەکە ئەسڵان خێڵ پێشکەوتوتر بوو لە زۆر لە حیزبەکان و ناوەندی دینی پێشکەوتوتر بوو کاتە حیزب بێ بە هەڵگری ئایدۆلۆژیای شمولی کاتە حیزب بێ بە حیزبی چەپ هەڵگری ئایدۆلۆژیای کۆمونیزم لە وڵاتانی ئێمەیە و هەر تێناگە لە واقعی ئەم کۆمەڵگای و لە پێداویستەکانی و بەمانایەکی تر لە مشکلەی شوێنی تر ئەهێنێ بۆ ئێرە بۆی پاساوی بوونی خۆی هەبێ کاتە حیزبی ئیسلامی دروستە بێ و حیزبی ئیسلامی ئەبێ بە هەڵگری ئایدۆلۆژیایەک کە وەڵامدانەوە نیە بەخواستی و کۆمەلگای خۆی ئەوێ دەوڵەت لە بەرامبەرەکەی بستێنێ خۆی بسەپێنێ بەسەر کۆمەلگایە هەر کاتێ خۆسەپاندن هەبوو بە ناوی ئیسلام و بیا بە ناوی ئەلمانێت توشتەوە تەواو نابێ خۆسەپاندن بمێنێ ئەبێت دەوڵەتی هەمومان بێ کەس پرۆژەی دەوڵەتی هەمومانی پێ نەبوو کەس پرۆژەی دەوڵەتی کەس حیزبێکی پێ نەبوو لە ڕاستیە دیموکرات بێ بەو مانایی کە ئێمە ئاڵۆگۆڕی ئاشتانەی دەسەڵاتی بکە لەسەر سیستم ڕێک نەکەوتین یا لەسەر سیستم ڕێک کەوتە بووین بەڵام سیستمەکە بە ئاسمانەوە بوو لە خوارەوە ژینگەیەکی کولتوری و کۆمەڵایەتی و ئابووری نەبوو ئەمە لە خۆ بگرێ ئەمە دابەزێتە خوارەوە ڕام دەکێشێ بۆ پرسیارێک بۆچی هێزە جیاوازەکان لە دنیای ئیسلام نیانتوانیوە لەسەر سیستمێکی تەندروست ڕێکەوە وەکو چۆن هێزە جیاوازەکانی تر لە شوێنانی تر کە ڕەنگە لە کێشی گەورە و قوڵیش دابوون لەگەڵ یەکتر توانیوانە ڕێکەون لە شوێنانی تریش بەداخەوە دوای جاری وایە دوای شەڕی گەورە ڕێکەوت بەڵام دوجار ڕێکەوتەوە دوجار ڕێکەوت و دوجار ئێمەش ڕێکەکەوین ئێستا سەرەتا ڕێکەوتنەکە دەستی پێ کردووە یعنی بەداخەوە لەبەرەوەی کە خەڵکی گۆکۆتم ئیسلامیەکان بەشێکی باش یعنی خەمی جێڕانەوەی قۆناغی ڕابردویان بوو سەڵتەنەت و دەسەڵات و خلافات اعترافیان ناکرد بەم دەوڵەتە ئەوەی تری اعترافی ئەکرد بەم دەوڵەتە بۆ سەرکوتی ئیسلامیەکان و کۆمەلگا و هەتا جاری وهەیە نەیارە فکرەکانی خۆیان لەبەرەوەی ئێمە لە دۆخێکان نەبووین متەشەنیج بووین لە ململالێ ئایدۆلۆژیا بووین ئایدۆلۆژیا و فکر و دروشم و ئەمانە منتەڵەقمان بۆ دەستپێکمان بووە کۆمەلگا و بەرژەوەندی خەڵکو و دوا ڕۆژی نەتەوە و پرۆژەی دەوڵەت و ئەمانە دەستپێکمان نەبوون لە خاڵە هاوبەشەکانەوە دەستمان پێ نەکردووە ئەوەی خەمی هەمومانە و خەمی میلەتەکەی و خەمی دەوڵەتەکەی و خەڵی ناوچەکەیە بەڵکو لە خاڵە ناکۆکەکانەوە دەستمان پێ کردووە دەوڵەتیش بەدەست هەر کەسێکەوە بوێ کردوێتی بە ئامراز بۆ سەرکوتی ئەوەی تر دەوڵەتی هەمومان نەبوو بتوانێت لە پێشەوە لە خۆمانگرێ بۆی دوایی بیرکەینەوە و خۆشمان لە پێشەوە دەوڵەتمان دروست نەکردووە هەتا ڕێکەوین لەسەر چۆنیەتی دروستکردنی دەوڵەتەکە و قوارە و چوارچێوەکە و سیستمە سیاسیەکەی کە زۆر جار سیستمی سیاسی ئەو مانای سەقەت یا خراپ شارستانی یانە ئەخلاقیەدا بەدەوڵ زۆر چاکە کاگە و بەکرد بەشێکی باش ئەو قوارانەی کە بەڕێز ئیشکالت هەیە کە بە دەوڵەت ناوبردرێن لە دنیای ئیسلامدا دەبینین لە ڕووی پێکاتەی ئیتنی و مەزهەبی چوزانم جیاوازە ئەم جیاوازیش خۆی بەشێک نەبووە بۆ شێواوی دەوڵەت یا ئێمە لە بیرمان نەچێت جاری وایە لە هەندێک شوێن شاویشمان نیە مەسەل لە عەربستان لە بۆ نمونە لە شوێنێکی وەکو تونس زۆر کەم دژەهینی مەزەبیمان هەیە ڕاستە مەسەلەی بەربەر و عەرەبمان هەیە لە هەندێک وڵات تێ بەڵام ئالیاتی ئیشکردنی دەسەڵات لە وڵاتانەیە دواکەوتوو بووە ستەمکارانە بووە دکتاتۆرانە بووە لە هەر شوێنێ دکتاتۆریەتە بوو ستەمکاری هەبوو بەشداری ڕاستەقینەی خەڵک نەبوو خەڵک خۆی خاوەنی دەسەڵات نەبوو و دەسەڵات لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکە پیادە ناکرا و ئازادی و کەرامەت و مافی ژیانی ئەوان لە بەرچەو ناگیرا لەو شوێنە بمانەوەی نەمانەوێت دەوڵەتە بێ بەلایەنگەر هەر کاتێک دەوڵەت بوو بەلایەنگر دەوڵەت نامێنێ ئەبێ بە ئەداتێک بۆ سەرکوردکردنی ئەوانی تر ڕێگەوتە ئەو تەفسیرە مارکسیە دێتە پێشەوە کاڵێ دەوڵەت لای مارکز دەوڵەت ئامرازێکی سەرکوتی چینی سەرمایه‌دارە بە دەستی چینی سەرمایه‌دارەوە بۆ سەرکوتی یعنی چینی پرۆلیتاریا و چینی کرێکار و بێبەشەکانی کۆمەلگا ئەو کاتە
ئامرازێک کە بەدەستی ئەلمانیەکەەوە بۆ سەرکوتی ئیسلامیەکان بەدەستی ئیسلامیەکانەوە بۆ سەرکوتی ئەلمانیەکان بەدەستی بنەماڵەیەکی خوێن بۆ نمونە لە هەندێک وڵاتی خەلیج و ئەوانە بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا و سەرکوتکردنی و خۆسەبانی بەسەریە لە بیرمان نەچێت جاری وایە کەەوە کوتمام جگە لە گەشە سروشتێکە سروشتی نیزامی سیاسی و بەداخەوە پێکاتەی کۆمەلگا پێکاتەی کولتوری کۆمەلگا و گەشەنەکردن و گەورە نەبوونی و نوێ نەبوونەوەی هەموو ئەوانە کاریگەر بۆ یا سەقەت نوێبوونەوەی سەقەت نوێبوونەوەی سەقەت بەمانایەکتر ئەگەر تعبیرێکی بورهانغلیۆن بەکاربێنین بوونی مۆدێرنەیەکی تێکشکاو سەقەت لە دنیای ئیسلامە من دەمێ لەسەرەوە بوەستم بۆچی نوێبوونەوەی سەقەت لە دنیای ئیسلام لەناو قەوارە و دەوڵەتەکانی بەردەوامی هەبووە تۆ سەیری مێژووی عێراق کە بەنمونە ئەو کاتێک کە ئینقلاب دەکرێت بەسەر نیزامی مەلەکی 2 ساڵ 3 ساڵ نابە دۆخەکە لە ڕێی ئینقلابێکی ترەوە خراپتر دەبێت لەوەی کە لە سەدی مەلەکی هەبووە 2 ساڵی تر نابە لە 65 ئینقلابێکی تر دەبین لە 68 ئینقلابێکی تر دەبین لە 79 ئینقلابێکی تری سەدام حوسێن دەبینین چوزانم یعنی ئەمە بۆ لە دنیای عربی و دەوروبەری ئێمە و دنیای ئیسلامدا طبيعي هلا دنيا إسلامية أما لأمريكا لاتين همان ولا بشي زوري أفريقيا همان ولا آسيا همان و مثل استاج نموني سيستمي وامان هي دنيا إسلام باشا لا تشايا بو نمونة تو كوريا باكور سير ك بيت سير مخلوقي ولا سلام زاوية هبه بس مثل سروكي وهبه وخلقي وهبه كباب الرأي من أردوغاي كي كوريا نشينا كان يعني يجني بلام دنيا إسلام وكوت ما إما معني بدنيا إسلام يعني هو أقصد كي نصر دنيا إسلام وكوت ما نيجنا نبونوي ناس نامي دولة لسات أساسي دروسكي إسلامي كانوا علمانية كان فيك ودروس دمون يعني تائر إما وكو دولة وكو كومەگە خاوەنی ناسنامەیەک نین خاوەنی ناسنامەیەک ئێستا خەریکە ها خەریکە ژانی لە دایکبوونی هەوڵدان بۆ ناسنامەیەکی هاوبەش دروست دەبێت بۆ نمونە مەلامیحەکانی دیارە چی بەڕای مەلامیحەکانی بۆ نمونە ئەو دەستوری لە هەرێمی کوردستان ئێمە پێکەوەی نووسینەوە کە ئێستا لیژنەکە لەکار خراوە ئێمە لەسەر ناوەڕۆکی دەستور وەکو ئیسلامی و علمانی و مسلمان و نامسلمان و چەپ و ڕاست و هەمومان کۆبینەوە پێکەوە ئەم دەستوران نووسینەوە ئێمە ئیسلامی ناینووسینەوە بەسەروای ترا پسەپێرین ئەوان ناینووسنەوە ئێمە بەسەر ئێمە پسەپێرن ڕوئیا ئێمەی تیابێ دیدی ئەوانی تیابێ ماف و ئازادیەکانی هەموو لا پارێزراوە بێ ڕێگەکەوین لەسەر پێگەی شریعەت و دین و ئیسلام و پەیوەندی بە دەوڵەت و سیاست و ئەمانەوە لە چوارچێوەی ئەوە ئیتر منافەساکەین کێبڕکەیەکەین لە چوارچێوەیەکی چەسپاوە کە لەسەری ڕێککەوتن کە پێڵێن دەستور بۆ نمونە ئەم نمونە سەرکەوێ ئەوەی لە تونس ئیشیان بۆ کرد ئەوەی لە میسر ئیشی بۆ کرا دەستورەکان نووسە و نیانێژ کودەدای بەسەراب کرد دەستورەکەی عێراق کە لە دوای سەرکەوتو نەبوو لە دروستکردنی کۆمەڵگایەک بە گوێرە و دەستورە ئەوانە هەمووی ژانی لە دایک بوونن یعنی زۆربەی شۆڕشەکانی بەهاری عەربی ئیسلامیەکان و ئەلمانیەکان بەیەکەوە دەستوریانە ناسینەوە ئەگەر ئەم ڕەوتە دژە شۆڕشە نەبوویایە کە لە ڕاستیا پرۆژەی کودەتای هەیە بۆ لەباربردنی و شۆڕشانە ئەوە سەرەتای لە دایکبوونی مۆدلێکی نوێ بوو لە دروستکردنی دەوڵەت و سیستمی سیاسی و بەیەکەوە ژیانی هاوبەشی ئیسلامیەکان و ئەلمانیەکان و بوونی ناسنامەی هاوبەش لەگەڵ هەردووکیانە یەکێکان لەولا نەوەستە یەکێ لەونە بوونی خۆیان لە نەبوونی ئەوی تریانە بدو زۆر چاکە تائر چێ بەرپرسیارە لە شکستی دەوڵەت لە ناوچەکەدا بێگومان نخبەی سیاسی بە پلەی یەکەم بەرپرسیارە ئەوانەی دەسەڵاتیان بەدەستەوە بۆ لە قۆناغی ڕابردووە بە پلەی یەکەم نخبەی سیاسی عسکەری و ئابووری و فکری بە پلەی یەکەم بەرپرسیارە ئەو کاتە کۆمەڵگاش دیارە بەرپرسیارە لەبەرەوەی کە بمانەوێت نەمانەوێت ئەوان کۆمەڵگا بوون و بەناوی ئەوانەوە کراوە وشت بەسەر ئەوانە فەرز کراوە بەڵام نخبە جگە لەوەی خۆر ئاواش لێ پسرایەتێکی زۆری ئەکەوێتە دەست لەبەرەوەی ئەم ناوچەی بەکارهێنا وەک سەرچاوەیە بۆ پەیداکردنی وزە پشتیوانی لە دیکتاتۆرەکان کرد نەهێش ڕوتی گەشەکردنی کۆمەڵگا بە شێوەیەکی سروشتی بڕاتە پێشەوە بە بڕای من خۆر ئاواش لێ پسراوێتی لێو ڕۆواکەوێتە زۆر چاکە من پرسیارێکتر بکەم هەر لە چوارچێوەیە تاسن ئەلمانیەکان هەڵبەت ناڵم ئەلمانیەت بەرپرسیارن بەرپرسیاری یەکەمن لەبەرەوەی زۆربەی لە دنیای ئیسلام ئەوان دەسەڵاتدار بوون ئەوان نیان هێژ ناوەڕۆکی دەوڵەت چەمکی دەوڵەت ناوەڕۆکی خۆی پێیانکە ئەوان لێپسراو بوون لەوەی لێپسراوی یەکەم بوون ناڵم تاکە لێپسراو لەوەی دیموکراسیەت سەر نەگرێ ئەوان ئایدۆلۆژیا شمولیەکانیان هێنایە کۆمەڵگای ئێمەوە دەوڵەتێکی سەرکوتکەر و سیستمێکی سیاتری سەرکوتکەریان لە زۆربەی گیانی ئیسلامە دروست کرد لەبەرەوە زۆر جار ئەوان بە ئیسلامیەکان ئەڵێن لە ساڵانی ڕابردووە جۆمان لەم شتا بوو ئەو چۆنەی سلمێنن ئێوە بڕاتەمە دیموکراسی هەیە منەوە پرسیارە پێم وایە بۆ ئیسلامیەکان ڕاستە ئەبێ ئەلمانیەکان بیسەلمێنن باوەڕیان بە دیموکراسی هەیە و لەگەڵی هەڵەکەن لەبەرەوەی مێژووی بەداخەوە دایان ساڵی ڕابردووی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان ئەیسەلمێنێ ئەوان باوەڕیان بە دیموکراسی نەبووە زۆر بەدەگمەن هێزێکی ئەلمانی هەبووە لەگەڵ دیموکراسی هەڵی کردبێ و قبوڵی ئیسلامیەکان کا و ناسنامە جیاوازەکان کە و دەوڵەتێکی هاوچەرخ دروستکە لە ناوچەکە لە ڕاستیە کە هەم گەشەکردنی سیاسی بەخۆ بینێ هەم لانی کەمی خۆشگوزەرانی و گەشەکردنی ئابووریش بەخۆ ینی ئەم دۆخە لە سایک ئەلمانیەکان کە ئەلمانیەکان دروستیان کردووە
هەزناکەی بێگومان ئیسلامیەکانیش مەسئولن لەو شوێنانەی بەڵام دەسەڵاتیان بووە بەڵام لەو دوجار شوێنانەی بە معارەزەیەکی ناتەندروستیان کردووە بەڵام بەرپرسی یەکەمەوانە بەڵام هەزناکە کاردانەوە و ڕنگدانەوەی هەبە بەسەر جۆری بیرکردنەوە و گەڵاڵەبوونی بۆ چوون و تەنانەت کاردانەوەی ئیسلامیەکانیش بێگومان برهان خلیۆن قسەیەکی جوانی هەیە ئەڵێ لە ئیسلامە کەنیسە نەبوو بەڵام تونڕەوی علمانی کەنیسەی بۆ ئیسلام دروستکەن مەبەستی گروپ گەلێکی وەکو داعش و القاعیدە و ئەم جۆرەشتانەیە کە خۆیان بە حەقی مطلق ئەزان و بە ناوی خوا و ئیسلام و ئومەت و ئەم جۆرەشتانەوەی نەکەن بێگومان یەکێ بمانەوێ نەمانەوێ سروشتی سیستەم بەشێکی پەڕێتەوە بۆ سروشتی معارەزەش و دروست نەبوونی دەوڵەت وای لە ئیسلامیەکانی کرد ناومێد بن نادیموکراسی بوونی دەسەڵات بەداخەوە ڕنگدانەی هەبوو بەسەر نادیموکراسی بوونی ئیسلامیەکانیشە لە قۆناغی 40 و 50 و 60 و 70کان و ئەمانەیە بێگومان کاریگەر بوو بەسەرەوەی کە ئیسلامیەکانیش گەشەی سروشتی خۆیان تێک بچێ ئێستا وردەوردەوە 20 ساڵێکە خەریکاگەڕێنەوە سەر گەشەی سروشتی خۆیان وارکەکانی خۆیان بە جوانتر دیارەکەن لە کۆمەڵگای زۆر ساکە هەزناکی ئەلمانیەکە لەگەڵ ئەم هەموو شکستێکی هەیەە لە پرۆژەی دروستکردنی دەوڵەت کەچی لە پرسی مراجعە ینی ئەگەر شکست خواردوو نەبن ئەوە زۆر هێواشن بەداخەوە هیچ مراجعەیەکی جددی لە دنیای ئیسلامە لە نێوان علمانەکانە نییە من پێم وایە لە نێوان ئیسلامیەکانیش خاوە بەس پێم وایە ئیسلامیەکان لە پێش ئەوانەوەن بۆ نمونە ئەگەر حیزبێکی وەکو بزوتنەوەی نهزەی تونوسی بێنینەوە 2000 لاپەڕا ڕەخنیان لەسەر خۆیان نووسی 750 لاپەڕەیان بڵاو کردەوە بۆ ڕای گشتی تونوسی و گیانی ئەوە جورئەتێکی زۆر گەورەیە بەداخەوە حیزبی ئیسلامیەکان ئێمەژەوە پرسیارە لەسەریان کە نابێ بترسن کتابێکیان لەسەر بڵاو بێتەوە خۆیان مراجعەی خۆیان بکەن نەقدی ڕابردووی خۆیان بکەن و بڵاویکەنەوە بۆ ڕای گشتی ئەوە پێشیانەخە ئەوە نیشانەی بەهێزی و متمانە بەخۆبوونیانە نابێت لەو شتانە بترسین بەداخەوە بەڵێ علمانەکان لە وڵاتی ئێمە ئیسلامیەکانیش بەعام ئازانین لە بەخۆیان چوونەوەیە بەڵام هەندێک نمونەی ئیسلامی هەیە لە پێشترە لە هەندێک نمونەی علمانی لە بەخۆیان چوونەوە بە تایبەتی ئێمە ئەگەر سەیری بنمونە سوودانکەین ئێمە توڕابیمان هەیە کە خۆی منەزیر و باوکی ئەو شۆڕشە یان ئەو انقلابێک کە عمر حەسەن بەشیر دەیکا بەڵام دوجار لێ جارە بێتەوە و مراجعەش دەکا فعلا یا ئێمە لە شۆڕشی ئیسلامی و ئەو دەوڵەتەی کە ناوی جمهوری ئیسلامی کۆمەڵ لە ڕۆڵە و لە نەوەکانی شۆڕش دەبین کە جیا دەبنەوە لە ناو نیزامی ئیسلامی دەکەونە نەقد یعنی لە شێوازی بەڕێوەبردننی حکم و ئەوانە بەڵام لەو علمانەکە کەمترە زۆر چاکە با ئێستا بچینە سەر داعش ئەوەی کە ئێمە شکست دەخۆین لە بنیادنانی دەوڵەت لە ناوچەکەدا داعش ئەمە چۆن دەقۆزێتەوە بۆ خۆی جامە داعش کاتێ ئەم دەوڵەتە هەتا دەوڵەت نەبێ بە دەوڵەتی شکست خواردوو واتە دەوڵەتی شکست خواردوو چییە ئەو مۆدلەیە لە دەوڵەت کە توانای ئەنجامدانی ئەرکە سەرەتاییەکانی خۆی لەوانەش دابینکردنی ئاسایش نامێنێ کۆنتترۆلی بەسەر خاک و وڵاتەکەیە لە دەستەدا یا لە بەشێکی زۆری لە دەستەدا و ناتوانێت خزمەت گوزاریە پێویستیەکان لەوانش خزمەت گوزاری ئاسایش پێشکەش بە هاوڵاتەکانی بکەن لێرەوە بۆشایی دەسەڵات دروستە بێ بۆشایی ئەمنی دروستە بێ گروپە ترۆریستەکان بەچێی بەپێ تیۆرەکەیانە ئەم بۆشایانە پڕەکەنەوە و لەوێەوە ئیشەکەن بۆ بەر تەواوی ڕوخاندنی کۆمەلگا و دەوڵەتیش بە گوێرەی ئەوەی ئەو تیۆری کە من لە کتێبەکەی خۆشمە باسم کردووە کە لە ئەسڵا تیۆری قاعدەیە و بەڵام داعش بە تان و پۆوە جێبەجێیەکە کە دۆخی وحشەتگراییە خوڵقاندنی دۆخی وحشەتگرایە لە ناو کۆمەلگایە کاتێ دەوڵەت ئەم دەوڵەتە شکست دەخوا ئەم جۆرە گروپانە دێن وەکووتمان پڕێکەنەوە خەڵک تەجلی دەکەن بەرنامەدار بەڵام کاگە ئەبوبەکر ئەم دۆخە لە وحشیگەراییە حەز ناکەی پەیوەندی بە قۆناغی سەرەتای شۆڕشەوە هەبێ و دوجار ینی بەمروری زەمە سنتەر بێتەوە ئێمە ئەم دۆخە لە شوێنی تر دەبینی بنمونە ئێمە لە شۆڕشی بەرشەویەکان لە ساڵی 1970 دەبینی کە چ وحشی گەریەک و چ خوێن ڕێژێک ڕوویدا دوجار ئەمە سنتەر کۆتایی پێیان داعشەکان جوڵێن ئەمە بۆ داعشیش ڕازنیە ئەڵێنە داعشەکان جوڵێن ئەڵەم سەردەمی بەزەی و چاکە و خێر و ڕەحمەت و عەدالەت نییە جارێ بکوژە تەنانەت لە شۆڕشی فەڕەنسی ئێمە خوێن ڕێژی زۆر نابینین بەڵام دیارە دیدی ئیسلامی ئێمە قبوڵ ناکات دیدی ئیسلامی وحشیگەری قبوڵ ناکە لە پێنا ئەوەی ڕۆژ دەبێ وڵات دادپەروەری یعنی لە پێ یعنی دادپەروەری شەقتی ئەڵڵەی یعنی زوڵم ببێ بەسەروەر هیچ گوێ نەدەبێ هیچ وڵات ڕۆژێ دیارە ئەمە دیدی میکاڤیلی جۆرە لە مارکسیزم جۆرە لە فاشیزم لە نازیزم لە بەعسیزم لە داعشیزم قبوڵ یەکا بەڵام دیدی ئیسلامی یعنی ڕەسەن و سەینە ئەوەندەی ئێمە تێگەشتن قبوڵی و جۆرە میکانیزم و کارکردن و شێوەی نەناکە زۆر چاکە تا ئێرە ینی داعش چی پڕ کردوێتەوە لە چوزان لەو فەشەلی کە دەوڵەتی نەتەوەیی ناونیشانی کتێبەکەم مەبەستمە کە نووسیومە داعش لە نێوان شکستی دەوڵەت و تووڕەوی ئاینیە منەوێ ئەمەوێ بڵێم بە پلەی یەکەم ئەوەی داعشی دروست کردووە شکستی دەوڵەتە لە عێراق و سووریا و دواتر لە لیبیا و لە یەمەن و لەکوێ و پێشتریش لە ئەفغانستان القاعیدە تیا گەشێ کردووە ئەمانە بەمانایەکتر من ئەوەی لە
بەرنامەی ڕابردووە باسم کرد و تەواو نەکرد ئەبێ جیاوازی بکەین لە نێوان ترۆر و لە بینایی توندڕەویە. توندڕەوی پەیوەندی بە منهەجی برکردنەوەی ئینسانەوە هەیە. توندڕەوی پەیوەندی بەوە هەیە ئینسان دەمارگیر دروستەکە، مرۆڤی دەمارگیر دروستەکە و مرۆڤێک دروستەکە دان بە بەرامبەرەکانی نانێ ڕەتیانەکاتەوە خۆی بە هەڵگری حەقی مطلق و ڕەهازانێ تەنها ئەو تێگەیشتنە هەیە بەگشتی سەلەفیەت بەگشتی بە تایبەتی سەلەفیەتی جیهادی لەم تایپەیە ئەو تۆ بە ڕایەکی جیاواز نازانێ لە خۆیە تاقە ڕای ڕاست ئەوەی خۆیەتی ئەوە کەیترە بێ شوێن ئەم کەوێ ئینا لە گومڕایاژی لێرەوە کێشەکان دروستە بێت لێرەوە ئێمە بەڵام ترۆر چییە؟ ترۆر بریتە لە کردەیەک لە کردەوە نە لە بیرکردنەوە لە کردەوەیە کە ئاراستەی بە پاڵنەری سیاسی بۆ تۆڵەکردنەوە یا بۆ تێکدانی سەقامگیری یا بۆ بەدیهێنانی ئامانج و شکستی دەوڵات یعنی خەڵکی مەدەنی ئەکەن بە ئامانج بە مەنایەکتر مەرج نییە هەمووهۆی داعشێکات ترۆر بێ داعش لە بەرەکانی جەنگ شەڕەکەەوە شەڕ بڵێ وەحشیە بڵێ تاوانبارە بڵێ مجریمە بەزەوە شەڕی سەربازیە و ترۆر نییە ڕاستە هێزێکە ترۆر ممارەساکە بەس کاتێک خەڵکی مەدەنیەکە بە ئامانج ئەو بەشەی ترۆریستیە ئەو بەشەی ترۆریستی ئەگیناوەکەی تر شەڕەکەی وەحشانەکە بە شەڕێکی سەربازیەکە لە بەرامبەر هێزە سەربازەکانەوە ئەو وەک مانای ترۆی ئەوەی کە یعنی ئەوەی کە لە پاڵ دەمارگیریەوەیە بریتێ لە جەهل بە ئاین یعنی جەهلی هەیە بەرامبەر بە ئاینەکەی جوان تێنەگەیشتووە واروەها نەبوونی توانای قبولکردن بۆ بەرامبەرەکان و بڕوانەبوون بەفرەی بەر لە هەموو شتێک ئاینەکە خۆی بەڵام ئەوەی لە پاڵ ترۆرەوەیە بریتێ لە واقعەیەکی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئەمنی کە حەقدی تایە بخزی تایە نەعەدالی تایە هەژاری تایە جۆرەها کێشە و مشکلەی تایە لەسەر ئەساسی وەجاری وا هەیە کاردانە بێ ڕەنگە پاساوی بەمانەیەکی تر مەرج لێ لە هەر شوێنە توندڕەومان هەبوو ترۆرمان هەبێ بەڵام هەموو ترۆریستێ توندڕەوە زۆر چاکە با ئێستا قسە لەسەر شتێکی تر بکەین ئەوەی کە دەگوترێت داعش قسە دەکات لەسەر برەودانی زیاتر بەو گیر و گرفتە تائیفی و مەزهەبیانەی کە هەیە بە تایبەتی لە ڕێی خۆپێناسەکردن و ناساندنی وەکو نوێنەری سوننەیە بە تایبەتی لە عێراق داعش لەوەدا تا چەند توانیویەتی ینی سەرکەوتوو بێ کاگە و بکرێت بێگومان داعش ئەگەر هێزی هاوپەیمانان و نێودەوڵەتی نەبووە تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو نەک داعش قبولی ناکە بڵێت تەنها من نوێنەری سونەم بەڵکو ئەبێت تاکە نوێنەری سونە بێت و هیچ کەسی تر قبول ناکە ئیدعای نوێنەراتی سونە بکە لە چوار بوار نەبواری سیاسی نەبواری دینی نەبواری عسکەری نەبواری مەزەبی بەمانایەکتر داعش خوتوکەی هەستی سونەگەراییەدا جگە لەوەی مەزڵومن و دەسەڵاتان لێزەوت کراوە و ڕافزیەکان و شیع سەفەویەکان و ئەمانە کوردە مرتەدەکان و ئەبێ بەرگری لە خۆتان بکەن و بەڵکو شتێکی تریش هەستێکی تری سونەش قوتوکادە ئێوە ئەوەی لەسەرتان دروست بووە نەبوونی مەرجەعێکی یەکگرتووە ئێوە وەکو شیعەکان عەلی سیستانیتان نییە ئایەتوڵڵا خومێنی و مەسەل عەلی خامنەییتان نییە کە یەک مەرجەع بۆ ڕێیان ماموتان ملکەج بن و ڕیزێکی ڕیزەکانتان پەردەوازێ بۆیە داعش بە حیزبی ئیسلامیەڵێ ئەبێ بڕۆنە ئەولاوە مرتەدن و بۆیان نییە و بە هیچ هەموو هێزە سەلەفیەکانی تری هەتا کە شەڕیان دژی ڕژێم کردو لەبێ هیچ تەن بۆتان نییە یەک خیارتان بۆیە ئەبێ بەیعەت بە ئێمە بەنیا تەسفیاکرێن یەک کەس ئەبێ بڕیاری سیاسی عسکەری مەزەبی دینی لە یەک مەرجەعەیەک لا بکرێتەوە کەویش ئەبوبەکری بەغدادیە کەویش سەرکردایەتی داعشە ئەوە بڕیاری عسکەری و سیاسی و ئەمنی و نابێ کەسی تری ئیدعای نوێنەراتی سونە بکە کەواتە لێرەوە دروستکردنی چوارچێوەیەکە مانادانێکی تازەیە بە ئیشکردن بۆ سونە و میکانیزمشی لەن پێناوە هەیە سونە کوشتن یەکێ لەوانە سونە کوشە سونە بکوژە بۆ ئەوەی کە یەکەم ئەم یەکێتیە بەدی بێ هەر سونەیە ڕێگر بوو لە بەردەم یەکێتی بە مەرجەعکردنی تواناکانی سونە ئەبێت تەسفیەکرێ بە دەرلەوە بۆ چاوترساندنی شیعە بێ هەندێ سونە بکوژرێ بۆی شیعەکان بە جۆرە بتۆقن بڵێ ئەگەر وا لە هاو مەزەبەکانی خۆیان بکەن ئەبێ ئێمە چ لێ بکەن یعنی ئەمە میکانیزمی داعشە ئیشێکی زۆر لەسەر ڕەهەندی تایەفەگەریەکە بۆ ئەوەی ئەو حەقد و بغز و خوێن و شتەی دروستەکرێ ئەم یەکەم شەرعیتێکی تیا بەهێزکە دووەم خەڵکی لەسەر تەجنیدکە چوارەم خەڵکی تر بێنێتە ناو ململانەکانەوە بەڵام بە پلەی یەکەم ئەوەی کا بێ بە قوربانی لەو نێوەندەیە بۆ هێزێکی تندوتیژ و ترۆریستی وەکو داعش خودی سونە خۆیەتی چکم داعش هێزێک نییە کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ناوچەکە بەهێڵن بمێنێتەوە سەرنجام وڵاتێکی وێران
گەلێکی 100 جار پارچە بووتر و بێنوێنەر بۆ سونەکانم بەجێمێنێ کە ئێستا واقعەیە کەتیاش زۆر چاکە کاگە و بەکرد لە کتێبەکەتدا چەند جارێک کەوتوم بەسەر مفرەدەیەشی تر کە سەرنجی ڕاشێشاوم سونەی سیاسی مەبەستە لە چێ لە سونەی سیاسی سنەی سیاسی مەبەستم ئەو سنەیە کە لە دوای داگیرکردنی عێراقەوە لەلایەن ئەمریکاوە هێزی سیاسیان دروست کردەوە بەشداری پرۆسی حکومیان کردووە لە عێراق بۆ نمونە باشە لە سەرکەوتنی داعش و ئەوەی بەدەستیهێنا شکستی ئەم سنە سیاسیەیە یەکەمیان لە بەرگی حیزبی ئیسلامی ئوخوان لە عێراقا دووەمیان لە بەرگی پاشماوەکانی بزوجی نەتەوادی عەرەب و خێڵەکان و ئەوانەیە ئەم سنانە کە بۆ نمونە حیزبی ئیسلامی بەشداری لە پرۆسی سیاسی لە عێراقا لەم چوارچێوەیە وعلاوی و علمانیەکان و پاشماوی نیمچە بەحزەکان و خێڵەکان گوایە لە ڕێ بەشداریان لە پرۆسی سیاسیەوە کێشەکانی سونەی عەرەب چارەسەرەکەن لەگەڵ دەسەڵاتدارانی تازەی شیعی بەغایە بەڵام دوای ئەوەی کە نەیانتوانی ئەم کێشانە چارەسەرکەن و ئەزمەکانی سنە قوڵ بۆ لە عێراقا داعش هات ئەمەی کرد بە پاساو بۆ ئەوەی ئەوان پاکتاوکە و خۆی جێگای ئەوان بگرێتەوە بڵێن ئێوە وەک سنەی سیاسی نەتانتوانی بەرگری لە داخوازەکانی سنە بکەن نەتانتوانی بەرگری لە حیسێت و کەرامەتیان بکەن بەڵکو کێشەکانی قوڵتر بۆ کەواتە ئێوە هیچ ڕەواتێکتان نەماوە بە ناوی سنەوە قسە بکەن و نوێنراتی سنە زۆر چاکە ئەوەی کە سنە بەشدار نابێت لە سەرەتای ئەو گۆڕانکاری کە لە دوای 2023 دێتە ناوژیانی عراقیەکانەوە و نەکار بەشدار نای بەڵکو لە پەراوە زادەژین و لە زۆربەی جارەکانیش ئێمە دەبینێ و تەنان ڕوبەڕووی دەبنەوە ینی ڕفزی دەکەن ئیستیعابی ناکەن ئەمە تاسن کاریگەری بوو لەسەر دروستبوونی داعش خۆت دەزانی وزە نەزەری سونەکان لە دوای هاتنی ئەمریکەکان و ڕوخاندنی ئەو ڕژەمەی کە نوێنەراتی ئەوانی دەکرد خراپ بوو دروستبوونی داعش کۆمەڵە فاکتەری لەسەر ئەتوانین بڵێن بە بەرەنجامی دووەم لەسەرەوە یەکەم وکوتمان یعنی شکستی دەوڵەت لە عێراقا داگیرکردنی خودی ئەمریکا بۆ عێراق و ئاڵوگۆڕ لە عێراقا لە ڕێگای هێزی سەربازی دەرەکیەوە ئەوانە ئەوە هۆکارێکی زۆر گرنگە چکم گەڕانەوە بۆ دقا یعنی فقیە کۆنەکان بۆی کاما بێ دەفعکرێ و داگیرکە دەندرێ لە وڵاتە و بەهار نرخێک بۆ سونەکانیش خۆیان کرد بە نوێرایەتی شعەکان خۆیان کرد خۆیان گونجان لەگەڵ دۆخەکە لە بەرەوەی کە قازیان جێن لە گۆڕای نیزامە لە دوای ئەوە مەسەل گەورەکردنی داعش پەیوەندی بە شێواندنی وێنای شۆڕشی سووریاوە هەبوو ئەو شۆڕشەی کە بەداخەوە تا ڕادێ ئەو سیاسەتە سەرکەوتوو بوو کە ئێستا دنیا قەنەعەتی بەوە کردووە ئەولەویەتیان لە سووریا تێکشکاندنی داعش بێ تا ڕادێ چاوپۆشن لە وەحشی گەریەکانی ڕژەمی بەشار ئەسەد کە بە بڕای من داعش تا ئێستا تاوانەکانی ناگاتە ئەژنۆی تاوانەکانی بەشار ئەسەد ئەوەندە وەحشی گەری ئەنجام داوە تا ڕادێ بۆ ئەو بهینانە بوو ئەمە جگەلەوەی کە وێرانکردنی ناوچەی بەڕاستی ناوچە سونە نشینەکان و تەکدانی دۆخەکە بە ئاقارێکە بەس هەز ناکەین لەوەدا سونەش خۆی بەرپرسیارە سونەکان بەشداری دەسەڵاتیان نەکرد بەشداری نووسینەوەی دەستوریان نەکرد ئەمە لاسەنگی لە ناهاوسەنگی لە دەوڵەتە دروست کرد زۆربەی پۆستەکان پڕ بۆتەوە دیدی ئەوان لە نووسینەوەی دەستورە لە ئەمە کێشەکانی قوڵکردنەوە ئەم کێش قوڵکردنەوە خزمەتی بە دروستبوون و سەڵاودانی هێز و دوو هەز ناکە یەکێشتر لە کێشەکان کە 2000 سونەکان لە ئێستادا باجی ددن ئەوەی کە هەر هێزێ هاتووە ئەمان باوەشیان بۆ کردوەوە مادەم گوتوێتی من نوێنەری سونەمیان بەڕاستی سونەکان ئەوەی کردویانە کارێکی دژی سونی بووە و دژی عقلانی بووە و دژی بەرژەوەندی خۆیان و گەلی عێراقش بوو لە زۆربەی کاتە لەبەرەوەی ئەیانتوانی بە جۆرە نەکەن بەداخەوە بوون بە ئامراز بەدەستی ئەموو ئەوە هەندێک جار و ئەگەر دڵسۆز بوون و نەشبن بە ئامراز بە شێوەی بەو شێوە تەقلیدی و فکرە داخراوی هەیەیان بوو دەربارەی تێگەشتنی دینی و سونە و داگیرکەر و نیشتیمانی و مامەڵەکردن لەگەڵ پاشماوەکانی بەعس و خەونی جێڕانەوەی دەسەڵات و یعنی قبول نەکردنی واقع نوێیە و دروستکردنی هەناسەیەکی نوێ سونەکان یعنی یەکە لە لێپسراوێتێکی گەورەی ئەو نەهامەتی تووشیان بووە ئەگەڕێتەوە بۆ سەر زۆر چاکە تقریبا 2 دقەیەکم ماوە بە کوتا پرسیارم ئەوە بێ کەواتە یعنی دەشێ ئەمە بۆ ئەوەی یەشێ لەو ڕکائیزانەی کە ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی داعشی تێدا سوزانم ینی گەمارۆ بدەین شکستی پێبێنم ئەوە بێ کە بتوانانی سەر لە نوێجارش دەوڵەت دروستکەینەوە بێگومانە گەر ئێمە وتمان ترۆر بەرهەمی شکستی دەوڵەتە بەرهەمی دۆخێکی سیاسی نەخوازراوە بەرهەمی کینەی تایفی و بغزی مەسەبی و خوێن و ناعەدالەتی و گەندەڵی و خراپی و هەژاری و چەوسانەوە ئەم جۆرەشتانەیە بێگومان ئەگەر بمانەوێت ئەمە چارەسەری دۆخی هێزێکی لەو جۆرە بکەین و خەڵکی ناومێتکەین لەو هێزانە و لە دوا ڕۆژە سەر هەڵنەدەنەوە ئەبێ ئەو هەلومەرجە ئەم هێزانەی تایە لە دایک بوون گەورەبوون دەستکاری و هەلومەرجە بکەین کاویش لە دینا دەستکاری ناکرێت
نابێ بگەڕین بۆ دین و ئیتیهام دابشکەینەوە بەسەر ئیسلامیەکانە و بەسەر ئیسلام و زۆر شتانەیە ئەبێ لە ناو سیاسەتە لە ناو ئابوووریە لە ناو نخبەی دەسەڵاتدارە لە ناو ئالیەت و میکانیزمەکانی پیادەکردنی دەسەڵاتە لە ناو دروستکردنی دام و دەستگاکان ئیتیهامکردنی دین بۆ خۆی تەخزەی ئیمانەوەی داعش نییە بە تەواویمانە لە خزمەت ڕێی و داعشایە و زۆر نالێ پسراوانەیە وهسیش ناکرێت بە زۆر لە زۆرەکان ئەگەرچی ئەمە بینەوەکە تۆ تایپێک و تێگەشتێکی سەقەت لە دینەیە تۆ ئەمە بخەرە چوارچێوەوە بیکوتەوە ئەرکی هەمومانە ئەمە نەقدکەین بەڵام خودی دین خۆی خودی دین ئەگەر وا بێ وڵات دینی ڕاستە نالێ پرسراوی وە هەبوو لەم کۆمەلگایە و توێتی دینی ڕاستەقینە ئەوەیە کە داعشێکە ئەوە لوتکەی خزمەتکردن بە تونڕەوی جگە لەوەی کە ناحقێکی گەورەیە بە کۆمەلگای خۆمان و بە ئاین و بە هەموو بەڵێ زۆر سپاس دەکەم عەزیز و خۆشەویستم کاگە بۆ بەکر کاروانی نووسەر و ڕووناکبیر لە ئەڵلقەی داهاتوو درێژا دەین بە قسەکردن لەسەر ناوڕۆژی ئەم کتێبە سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش تا لە ئەڵلقەی داهاتوو پێتانەکەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ